لێکەوتە تاودان و چەقە تاودان تەواوکەین بەڵام لە ڕاستیە سەرەتای ئەم بەشە کە بە لێکەوتە خێرای ناونیشانەکەی دەستپێکا لە کتێبەکە و پەیوەندی نێوان هێندە بەهێڵ و هێندە بە خولەکانە ئەگەر وا دابنین تەنێکی خولاوەمان هەیە خاڵەکانی سەر تەنێکی خولاوە وەربگرین بزانین پەیوەندی نێوان هێندە بەهێڵەکان واتە لادانی بەهێڵیان بە ئاڕاستی لێکەوت و خێرای بەهێڵیان وە تاودانی بەهێڵیان بە ئاڕاستی لێکەوت کە پێڵین لێکەوتە تاودان بزانین پەیوەندی نێوان خاڵەکان بۆ هێندە بەهێڵەکان چۆنە هەروەها پەیوەندی هێندە بە خولەکان بۆ خاڵەکانی تەنیش خولاوە چۆنە ئەگەر دیقەتی خاڵێکی سەرتەنیش خولاوە بین وەکو ئەگەر ئەمە تایە گۆر بگرین تای ئۆتۆمبیلێک و ئێرە تۆپەڵە قوڕێک بێ بە تایەکەوە خاڵی ئەی ئەوە لە دەلتاتیا لە کاتێکی دیاریکراودا کەوانەی دەلتا ئێسوان واتە گۆڕان لە کەوانەی یەکەمە ئەکات لە هەمان کاتا خاڵی بی کەوانەیەکی بچووکترە بڕێکە ئێستووە و خاڵی سی کەوانەیەکی بچووکترە بڕێکە ئەتوانین نابرێن دەلتا ئێسێ و هەروە خاڵی دی و هەروە خاڵەکانی کرد دیقەت بە لە هەمان کاتا کەوانەی ئەی لە هەمویان گەورەترە خاڵەکانی سەر تەنیش خولاوە کەواتە لادانە بەهێڵەکان جیاوازە بە پێی دووریان لە چەقی خولانەوە کە تا دوورتر بن کەوانەیەکی گەورەترە بڕن لەسەر ئەم بنەمایە تای لۆری گەورەترە لەوانەیە چێوەکەی سێوەنەی تای قەمەرێک بێ بۆیە بەیەک فەڕا بەیەک خول لەوانەیە 3 مەتر ببڕێ بەڵام تایش قەمەرە بەیەک جار خولانەوە توانێت مەترێ ببڕێ کەواتە هێندە بەهێڵەکان بۆ خاڵەکانی سەرتەنیشی خولاوە جیاوازن یعنی دەلتا ئێسوان گەورەترە لە ئێستو گەورەترە لە دەلتا ئێسێ گەورەترە لە دەلتا ئێس 4 و هەروەها بۆ نزیک بوونەوە لە چەقەکە بەڵام هەر هەموو خاڵەکان سەرنجیان بین هەمان گۆشە لادانیان لە هەمان کاتا بڕیوە کەواتە هێندە بە خولەکانیان یەکسانن و هەمان گۆشە خێرایشان بڕیوە لە هەمان کاتە و هەمان گۆشە تاودانیان هەیە لە هەمان کاتە کەواتە ئەکرێ بڵین هێندە بە خولەکان بۆ خاڵەکانی سەرتەنیش خولاوە یەکسانن واتە گۆشە لادانی هەموو خاڵەکان یەکسانە بە گۆشە لادانی تەنە خولاوەکە گۆشە خێرای هەموو خاڵەکان یەکسانن و یەکسانن بە گۆشە خێرای تەنی خولاوە هەروەها هەمان گۆشە تاودانیشان هەیە لە هەمان کاتدا هی هەموو خاڵەکان یەکسانە بە گۆشتاودانی هەموو سیرکە لێرە تۆ پەیوەندیەک تە ئێسای خوێنین لەکەوتە خێرای کاتە ئار ئۆمیگا وەنیە ئەم ئارە بێنەرە ئێرە بێتە ژێرە ئەگەر دیقەت بێ گۆشە خێرای کاتە ڤیتی لەسەر ئار ڤیتی لەسەر ئار کەواتە لێرە جوابی سوالەکەی تۆ بینەوە بڵین ئۆتۆمبیلێک قەمەرێک لەگەڵ لۆریەک هەردووچانە چن بە هۆلێر ئەگەر خێرای هەردووچان لەسەر 100 کیلۆمەتر بۆ سەعاتێک بێ ئایا قەمەرەکە خێراترە ڕوا یا لۆریەکە چێزانێ هەمان خێرایان نییە بەڵام لەو کاتە سەیری تای ئۆتۆمبیلەکە بکە تای قەمەرەکە بکە سەرکەی زۆر خێراتر دیارە خولانەوەکی لە چاو تای قەمەرەکە لە چاو تای لۆریەکە هەردووچان لەسەر 100 کیلۆمەتر لە سەعاتێک گەڕۆن یعنی هەردووچان ئەگەر بۆ خێرایە بڕۆن بە سەعاتێک 100 کیلۆمەترە بڕن بەڵام ئەگەر سەیری تای قەمەرەکە بکەین زۆر سەریعترە خولێتەوە لە چاو تای لۆریەک بۆ نیوەتیرەی تایەکە گەورەیە کەواتە گۆشە خێرایەکی کەمتریەوە چونکە بەیەک فەڕە و 3 مەترە بڕێ لەسەر زەوی بەڵام قەمەرەکە بە 3 جار لەوانەیە 3 جار تاکێ بخولێتەوە ئەنجا بتوانێت 3 مەترەکە ببڕێت ئەوە پەیوەندی نێوان ئار و ئۆمیگا هاتێ لێرە وەریەگری ئێستا گەینە سەری زیاتر ڕوونیەکەینەوە ئەگەر ئێمە بینە سەر بابەتەکە وەکو کتێبەکە بە لێکەوتە خێرایی دەست پێ نەکەین ئەگەر گۆشە لادان وەربگرین گۆڕانی گۆشە لادانە کاتە گۆڕان لە درێژی کەوانەکە بۆ نیوەتیرێکی نەگۆڕ دیقەت بە ئار قەت دەلتای لەگەڵ نییە وەرە دوولاو دنیەوەندی بکە ئار دەلتا تێتە ناکاتە دەلتا ئێس دەلتا ئێس درێژی ئەم قەوسەیە ئەم کەوانەیە کە ئەم شوێنەی تاکە لەو کاتە بەرزەویەکەوە کەواتە ئەکاتە لادانی بەهێڵ لەسەر زەوی عنی دەلتا ئێس وان بەقەت دەلتا ئێکسە لەسەر زەوی ئەم لادانە گەورەیە بڕێ خاڵی کێ ئەی بەڵام ئەگەر تاکە بچووکتر بووە خاڵی بی ئەلێرەوە چێوەکە بووە ئەوە ئەم کەوانە بچووکیان بەرعەرزەکە کە ئەوسا دەلتا ئێکس 2 دەبوو معنای ئەوەیە درێژی کەوانەکە یەکسانە بە لادانە بەهێڵەکە لەسەر زەوی کەواتە ئەو درێژەی لەسەر زەوی ئەی بڕێ کەواتە ئەم دوانە دەلتا ئێس ئەکاتە ئار دەلتا تێتان بنووسی دەلتا ئێکس ئەکاتە ئار دەلتا تێتا تەواوە ئەم فکرێ ئێمە سوالی سی لەگەڵ سیوێکی پێداچوونەوەی گشتی پێ حەلەکەین کە یەکیان باسی تای ئۆتۆمبیلەکە یەکیان باسی پەپکەیەکەکا کە کاتی هات پارەیەکەکا پارە وەکو پەپکە حسابەکرێ و ئەوەی پێ حەلەکەین ئەگەر بێت ئەم هاوکێشەی وەربگرین دابەشی کاتی بکەین هەردوو لا ئەبێتە دەلتا ئێس یان دەلتا ئێکس لەسەر دەلتاتی یعنی لادان لەسەر کات و ئەکاتە خێرایی بەهێڵ بەڵام بە ئاراستەی لێکەوت خێرایی بەهێڵ بە ئاراستەی لێکەوت پێڵین ڤیتی و ناوی لێنین لێکەوتە خێرایی کەواتە لێکەوتە خێرایی ئەکاتە ئار دەلتا سێتە لەسەر دەلتاتی ئەکاتە گۆشە خێرایی ناوەندە گۆشە خێرایی ڤی ئەڤیرێج
ئەگەر دیقەتی ئەم پەیوەندیش بین ئەمان پەیوەندی نێوان لێکەوتە خێرایی و گۆشە خێرایە کەواتە ئەم بەندە لە ڕاستیان ناونیشانەکەی وایە پەیوەندی نێوان هێندە بە هێڵ و هێندە بە خولەکان وایە واتە ئەم ناونیشانەی هەبوایە پەیوەندی نێوان هێندە بە هێڵ و هێندە بە خولەکان دیقەت بە بەڵام لەم بەش ئێمە لێکەوتە تاودان و چەقە تاودانی تیاتەواوەکەین بۆیە ناونیشانەکەی بۆ نوعەیە هێندە بە هێڵ و هێندە بە خولەکان زۆر باش ئەمان پەیوەندی چێە؟ پەیوەندی نێوان دیقەت بەم پەیوەندیە پەیوەندی نێوان لادانی بەهێڵ لەگەڵ گۆشە لادانە باش ئەی ئەمان پەیوەندی نێوان لێکەوتە خێرای و گۆشە خێرایەوەتە خێرای بەهێڵ و گۆشە خێرایی کەواتە ئەمان پەیوەندی نێوان خێرایی بەهێڵ واتە لێکەوتە خێرایی یەگرێتەوە چکە خێرای باڕاستی لێکەوت وە گۆشە خێراییە وە گۆشە خێرایی ئەگەر ئەم پەیوەندەی دووەمیش دابەشی کات بکەین پەیوەندێکی تازەمان دەست دەکەوێت کە کتێبەکە لێرە چۆتە سەر ڕاهێنانێک لەسەر لێکەوتە خێرایی دواتر نمونە و ڕاهێنانیش تاو کردو ئەنجا چێتە لێکەوتە تاودان باسەکە ئەنجا نمونەی واو لەگەڵ ڕاهێنانی یەکی واو لەسەر لێکەوتە تاودان باسی کردو ئێمە هەر سێ مۆزوعەکە جارە ڕەبتی بەیەکەوە خوێنین دواتر نمونە و ڕاهێنانەکانی دواتر چی کەمان هەبێ ئەچینە مەرحەلەیەکی بەهێزتر کە ئەویش پرسیارەکانی پێداچوونەوە کە بە تایبەتی سوالی 31 کە لە 2011 دەنمریان لەسەر هاتەوە پرسیاری سی دەوری یەکەم هاتەوە پرسیاری 31 دەوری دووەم هاتەوە یەکی دەنمرێ لەسەر بوو امتحان لە 2011 نووسینەکی بوو ئەگەر ئەم هاوکێشەی دووەمە دابەشی کات بکەین لێکەوتە خێرایی لەسەر کات ئەبێتە ئار ئۆمیگا ئەڤیرەیج لەسەر کات دیقەت بە ئێستا ئەمەیانە کاتە تاودانی بەهێڵ بە ئاراستی لێکەوت ئەنی تۆ ئەگەر گۆڕان لە بڕی ئەم خێرایە دروست بێت دائیمەن ئەگەر گۆڕان لە بڕی ئەم خێرایە دروست بوو لێکەوتە تاودان تات بڕی خێرایەکە مەسەلەن ئەمە 5 مەتر بۆ چرکەیە ئەگەر خێرایەکەی گۆڕا بۆ 8 مەتر بۆ چرکیان 10 مەتر بۆ چرکە لێکەوتە خێرایەکە گۆڕا بۆ ئەمە ئەو کات نەتیجەی گۆڕانی ئەو خێرایە لە هەمان دەلتاتیە لێکەوتە تاودان تات تاودان بە ئاراستی لێکەوت ئەوش معنای ئەوەیە ئەگەر گۆڕان لە بڕی لێکەوتە خێرایەکە ڕووینە لێکەوتە تاودانە نییە لێکەوتە تاودانە بۆ دروست نابێت کەواتە ئەبێ گۆڕانێک لە بڕی لێکەوتە خێرایەکە دروست بێت لە کاتێکی دیاریکراودا ئەنجا تانجەنشەڵ ئەکسلەرێشن لێکەوتە تاودانت ئاەتێ ئەو بەر ئەکاتە ئار کەڕەتی گۆڕانی گۆشە خێرایی هەیە بە پێیکات کە ئەبێتە ئەلفا واتە ئەبێتە گۆشە تاودان ئەلفا ئەڤیرێجیش بنووسین ئەلێرە ئەبێت ئەمەش پەیوەندی سێممان دەستکەوت پەیوەندی سێم پەیوەندی چییە؟ پەیوەندی نێوان لێکەوتە تاودانە لێکەوتە تاودان و گۆشە تاودان هیتەنەکی خولاوەیە گۆشە تاودانە پێشەوەی بچمە سەر حەلی بابەتەکان و پرسیارە حسابیەکان یەک دوو تێبینیمانێ کە عادەتەن پرسیاری ژمارە سێ پرسیاری هەشت بە شێوەی هەڵبژاردن لە بەکەلۆریا هاتبووە لەسەر ئەم بابەتێ یەکێکیان باسی هێندە بەهێڵەکانە کاچیان باسی بەخولەکانە بە باتێبینیەکان هەردووچی بخوێنین هێندە بەهێڵەکان وەکو چی هێندە بەهێڵەکان وەکو ئەوانەی لە لای چەپی ئەم هاوکێشەیە نووسیومە لادانی بەهێڵ لێکەوتە خێرایی لێکەوتە تاودان ئەمانە بۆ خاڵەکانی تەنێکی خولاوە جیاوازن هێندە بەهێڵەکان بۆ خاڵەکانی تەنێکی خولاوە هەر خاڵێکی لەسەر بێ جیاوازن تەنێکی خولاوە جیاوازن یعنی چی جیاوازن؟ یعنی هیچێکە لە خاڵەکان لادانە بەهێڵەکان وەکو یەک نییە مەسەلەن دەلتا ئێسوان گەورەترە لە دەلتا ئێس گەورەترە لە دەلتا ئێس 3 کەواتە لێکەوتە خێرای خاڵی یەکەمیش گەورەترە لە لێکەوتە خێرای خاڵی دوو کە خاڵی بێگرێتەوە لە ڕسمەکە و گەورەترە لە لێکەوتە خێرای خاڵی سێ هەروەها تاودان بە ئاراسەی لێکەوت نەتیجەی گۆڕانی خێراییەکان خێرایی هەر یەک لە خاڵەکان بەجیا ئەوە هی خاڵی یەکەم کە دوورترینە گەورەترە لە هی خاڵی دووەم و ئەویش دوورترە لە خاڵی سێ هەم بۆیە تاودانە بەهێڵەکانیشان جیاوازن بەڵام تێبینی دووەم کە ئەوەش پرسیاری سێ و هەشتی لەسەرە لە پێداچوونەوەی گشتی ئەڵەی هێندە بەخولەکانی خاڵەکانی تەنێکی خولاوە
خاڵەکانی تەنێکی خولاوە یەکسانن. یعنی چی یەکسانن؟ خولاوە یەکسانن. معنای ئەوە نییە گۆشە لادانیەکانیان یەکسانە بە گۆشە خێرا. شتی وامان نییە. گۆشە لادان یەکسانە بەچێ بە گۆشە لادان بەڵامی خاڵەکان. یعنی دەلتا سێ تاوان بۆ خاڵی ئەی. هەمان ئەو گۆشە لادانەیە کە خاڵی بی بڕیوێتی. دیقەت بە هەر هەمویان خاڵی ئەی لێرەوە گاتە ئێرە هەر ئەو دەلتا سێتەی بڕیوە. هەر ئەم دەلتا سێتەیە هەر ئەم چەقە گۆشەی بڕیوە. ئەم گۆشە لادانەی بڕیوە. خاڵی بی لێرەوە هاتۆ بۆ ئێرە هەر ئەو گۆشە لادانەی بڕیوە. خاڵی سی کە ئەمە کەوانەی سێهەمە هەر هەمان گۆشە لادانەوە بۆ پێ کەواتە هێندە بە خولەکان بۆ خاڵەکانی تەنیش خولاوە یەکسانن. واتە گۆشە لادانیان یەکسانە بە یەک بەم شێوازە و ئەکاتە گۆشە لادانی تەنە خولاوەکە. واتە هەمویان یەک گۆشە لادانیان هەیە. ئەیکەواتە هەمان گۆشە لادانیان لە هەمان کاتا بڕیوە کەواتە ئۆمیگاڤیرێجی خاڵی یەکەم هەمان ئۆمیگاڤیرێجی خاڵی دووهەمە هەمان ئۆمیگاڤیرێجی خاڵی سێهەمە و هەروەها هەمان ئۆمیگاڤیرێجی تەنە خولاوەکەیە. ئەی باشە ئەی گۆشە تاودان هەمان گۆڕانی گۆشە خێرایت هەیە لە هەمان کاتدا ئەلفا ئەڤیرێج بۆ خاڵی یەک هەمان ئەلفا ئەڤیرێجە بۆ خاڵی بی یعنی دووەم بۆ هەمان گۆشە تاودانی خاڵی سێهەمە و هەمان گۆشە تاودانی تەنە خولاوەکەیە. ئێستا معلوماتێکی باشمان لەسەر هەر سێ پەیوەندیەکە وەرگرت کەواتە ئەمە پەیوەندی نێوانیاندی بەهێڵە لەگەڵ بەخول بۆ هەموو خاڵەکانی تەنیکی خولاوە. تەمەن هەموو خاڵەکانی تەنی خولاوە جوڵەی بە سوڕەکان جگە لە چەقەکەی ئاگال لێبێ کە باسی هێندە بەهێڵەکانەکەین بۆ خاڵەکانی تەنی خولاوە مەبەستمان چەقەکەی نییە جگە لە چەقەکەی بۆ هەموو خاڵەکانی سەرتەنیش خولاوە ڕاستە جگە لە چەقەکەی چکە چەقەکەی جوڵەی بە سوور ناکات چونکە نیوەتیرەتیایە سفرەکەواتە تۆ جوڵەی بە سوورت بۆ چەقەکە نییە بۆیە هەموو خاڵەکان جوڵەی بە سوورەکان جگە لە چەقەکەی. تێبینەکان لە مەنزەمەکانە دیقەت بن هەمووی تیا هەیە باسیەکە. ئێستا بچینە سەر بابەتێکیکە. نمونی یەکی هاءمانەیە دیقەت بە لەسەر لێکەوتە خێراییە. ڕاهێنانی یەکی ها لەسەر لێکەوتە خێرایە. دوای چینە نمونی یەکی واو ڕاهێنانی یەکی واو بەڵام سوالەکانی زۆر سادەن ئێمە حەزمان لە سوالی فکری و تۆزێک ئاڵۆزە فەرموو باوکم ساکە. هەر تەنێ بخولێتەوە خاڵەکانی سەر تەنی خولاوە هەمووی جوڵەی بە سوڕەکات جگە لە چەقەکەی هەموو تەنێک. مەسەلەن بەڵێ ئەگەر باسی پانکێکی سەقفی بکەین هەموو خاڵەکانی سەر پەروانەکەی جوڵەی بە سوڕیان هەیە پانکەکە بە عام جوڵەی بە خولی هەیە ئەگەر چەقی پانکەکە حساب بکەین چەقەکەی جوڵەی بە سوڕی نییە بەڵام بە خولیان هەیە هەموو خاڵەکان جوڵەی بە خولیان هەیە بەڵام بۆ بە سوور جگە لە چەقەکەی هەموو خاڵەکان جوڵەی بە سوڕیان هەیە بۆ هەموو تەنێک کە بخولێتەوە. بڵێ هێندە بەخولەکانە هیچ پەیوەندیمان بە ئاڕۆ ناگەن هەمویان یەکسانە بەبرێتتر. تێگەیشتم هەموو خاڵەکانی تەنیش خولاوە هەمان گۆشە لادانیان هەیە هیچ ڕەبتی بەوە نییە بڵێ ئار لە کوێ لە کوێنێ بەڵام ئەگەر تەنێکی خولاوە لەگەڵ تەنێکی کا بەراورد بکەم مەسەلەن تای قەمەرێک بە تای لۆریەک لەوێ نیوەتیرەکەی گەورەیە لەوانەیە تای لۆری یەک جار بخولێتەوە 3 مەتر ببڕێ ئەگەر چێوەکەی 3 مەتر بێ ئەی تای قەمەرەیەک ئەگەر بخولێتەوە لەوانەیە مەترێکیش نەبێ ئەویش یەک جار بخولێتەوە مەتر 3 مەتر بڕێ نەخێر کەواتە بەراورد لە نێوان دوو تەنی خولاوەی جیاواز داتوانی بکەی بە ئار بۆ تەنێک ئار دەوری نییە بەدەلتاتێتەوە بدە علاقەی بە گۆشە خێرایەکەیەوە نابێت لەو شوێنەیە بەڵام ئێمە علاقەمان بۆ بەراوردە لە بینی دوو تەنی خولاوەیە کەواتە بۆیە ئەڵێن خاڵەکانی سەر تەنیش خولاوە هەر خاڵێک مەسەلەن لەسەر پەنجەم هەر خاڵێک وەرگرم هەر خاڵێک لێرە بگاتە ئێرە هەمان گۆشەی دروست کرد هەمان گۆشەی دروست کرد گۆشە لادانیان هەمان گۆشە لادانە تێگەی چۆنە بەڵام تۆ ئەگەر تایەکی گەورەتر بێنی هیلۆری ئایا ئەم خاڵە هەروەکۆم تا بچکۆ لە هەمان گۆشە بۆ بڕێ لەمان کاتان نەخێر هەمان کاتە گۆشەی لادانی گەورەترە کەواتە سیرەکەین ئەگەر دوو ئۆتۆمبیل بۆ نمونە ئەگەر بچینە زۆر قوڵایی بابەتەکەەوە هەندێک جار سیارەیەکی شۆفلێت دروستەکەن وەکو پیکاپ و عینەن شۆفلێتیش دروستەکەن وەکو ئیسعافەکە خێراترە چونکە حەجمی تایەکەی بە گەورەتر دروستەکەن مەسەلەن تایەکەکەن بە حەجمی 20 تای پیکاپەکە لەوانەیە 18 بێ کەواتە بۆچی بە هەمان سوتەمەنی بە هەمان مەچینە سرعەتێکی باشترە داهاتێ کەواتە لێرە گۆشە خێرای تایەکە دەورە بینێ بۆ ئەو خێرای خولانەوەکەی بۆیە لەوە ئەتوانین ڕەبتی بکەین بە نیوتیرۆ لێرەوە هەموو خاڵەکانی سەرتەنیش خولاوە گۆشە لادانیان یەکسانەی تەنیش خولاوە خۆی و هەمان گۆشە خێرانێ ئەگەر وانە بێت هەر خاڵێک لە خاڵەکانی تەنی خولاوە بەجیا گۆشە خێرایەکێ بێ ئەو تەنە لەبەرێک هەڵۆشە
پارێزگاری لە نەگۆڕی و جێگیریەکەی ناکە، پارێزگاری لە پتەویەکەی ناکە بەڵکو لە بەرێک هەڵەش. ئەوە پوختەی بابەتەکەیە. نمونەیەکی هەمان هەیە، ڕاهێنانیەکی هەمان هەیە، هەموو سوالەکان لەم یاسایانە پێک دێت، بەڵام بەنسبەت نمونەیەکی و ڕاهێنانیەکی لەسەر لێکەوتە خێراییە و نمونەی یەکی وا و ڕاهێنانیەکی وا و لەسەر لێکەوتە تاودانە مۆزوعەکانی جا کردوێتەوە. ئێمە وەکو یەک پارچە خوێنمان، وەکو مۆزوع، وەکو یەک مۆزوع پەیوەندیوان هێندی بێڵ، هێندی بەخول، هێندی بێڵ، هێندی بەخول. دیقەت بە دائما ئار لەگەڵ هێندە بەخولەکایە. تەلەبە جاری وایە سوالەکە یاساکە دەرخەکە لە ئیمتحان لی تێگەچێت، نووسێ ئۆمیگا کاتە ئاڕڤی نابێت. بیرە نەچێ هێندە بەخولەکان ئاڕیان لەگەڵا کەڕەت کراوە. کەواتە ئەگەر ئێستا من ئەو نمونەیە هەلکەم بۆ نمونەی یەکی هایی کتێبەکە. ئەڵێ نیوەتیرەی CD کۆمپیوتەرێک R 0.06 مەترە، 0.06 مەترە. ئەگەر لێکەوتە خێرایی میکرۆبێک لەسەر لێواری پەپکەکە، لێکەوتە خێرایی یعنی VT تانجەنشەڵ ڤیلۆسیتی VT، ئەو تێ لەوە هاتوو 1.88 بێ مەتر بۆ چشکە. بەتاکی داوای گۆشە خێرایەکە با بیخوێنینەوە. گۆشە خێرایی دیسکەکە بدۆزەرەوە. دیقەت بە داواکراو گۆشە خێراییەکەی چەندە؟ ئۆمیگاڤیرێجێ. ئەگەر سەرنج بین ئەم سێ حرفە پێکەوە لە یاسای دۆما پەیوەندیان هەیە، ئەو یاسایە دابنێ هەلەکەیت. کەواتە لە شیکارە VT ئەکاتە R ئۆمیگا ئەڤیرێج. زۆر باشە. ئێمە ئەمانەوێ گۆشە خێرایی بدۆزینەوە. لێرەوە گۆشە خێرایی کەواتە ئاڕی لەگەڵ کەڕەت کراوە ئەبێت بە دابەش، ئەبێتە ژێرێوبەر. ئۆمیگا ئەڤیرێج ئەکات VT لەسەر R. لێکەوتە خێراییەکێک 0.88 تەقسیم R 0.06 دائما پەنجە بخە سەر ڕقمەکە ئەنجا نەقلیکە جاری وایەتە لەبەر لە کاتی نەقڵا هەڵاکە. ئەم دوخانەی هەیە لای بەرە، ئەوەش دوخانە گەورەکە. بەسەر شەشایەک هەژدە، سێ شەشی هەژداکە. سێ شەشی هەژداوە سێ یەکەم نووسی. هەشت مایەوە تەقسیم شەش، یەک دانەی تایە. یەک کەڕە شەش هەر شەش لەشتی دەرکە دووەمێنێتەوە. دوو تەقسیم شەش تیاینەکەی بە 20 کە کردە بێ 20 پۆینت تێدانێ فاریزەیەک. 20 چەند شەشی تاسێ. ئیتر ڕیزە سێ بنووسێتەوە هەرە بێ بە سێ هەر دووەمێنێتەوە کەواتە سێیەک بەسەر. ئۆمیگا ئەڤیرێج یەکەکەی نووسی ڕادە بۆ هەر چرکەیەک و تاوە سوالەکە. ئەگەر بچیتە سەر ڕاهێنانیەکی هەمان شێوەی ئەمەیە، بە شێوەی خشتەیەک دراوە، بە شێوەی جەدوەلێک ئەلف با جیم دال هەر هەموو یەک بابەتە. لێرە بەس بۆ نمونە لقی جیم سیرکە، لقی جیم ئەوە لقی با بزەب دۆگەم سوالە حەلەکرێ ئەوژ ئۆمیگا ئەڤیرێجێ. لقی جیم ئەگەر سەیری کە ئەڵێ VT چەندە علامەتی ئیستفامی لە ژێرە. ئەگەر گۆشە خێراییەکە 1.2 ڕیف بۆ چرکە بێ، گۆشە خێراییەوێتە تێ لەگەڵ R. کەواتە لێکەوتە خێراییەوێ، لێکەوتە خێراییەوێ. باشە. ئاڕی ئاویتە تێ چەندێکە 3.8. گۆشە خێراییتە تێ لە سوالی یەکەم ڕاهێنانیەکی لقی جیم. گۆشە خێراییەکە یەک و لەدا دوو ڕیف بۆ چرکە، ڕیفەکە ئەگۆڕی، یەک و لەدا دوو کەڕەتی دوو پای ڕاد ئەبێ بەڕات. دابەش چرکە و تاوە هیچ دەستکاری ناکەی. کەواتە بەس کەڕەتی کە لێکەوتە خێرایی دەزەکە. ئەم سوالە سوکانە ئێوە هەوڵبەن حەلیکەن. باشە؟ ئەمە بۆی کاتمان نەبایە ماچینە پرسیاری کەمان هەیە، با هەندێ سوالی وەکو ئەمەش لەسەر لێکەوتە تاودانیش هەڵکەین. ئەنجا ئەو کات ئەتوانین سوالی تر هەڵکەین. بەڵام لێرە چەند پرسیاریش پێداچوونەی گشتیمان هەیە لەسەر بەشیەک. با ئەوانە تەواوکەین، ئەچین سوالیش لەسەر لێکەوتە تاودان هەلەکەین، واتە ڕاهێنانیەکی وا و نمونەیەکی وا و وا بزانین ئەم سوالانە چیتا هەیە لێرە. پرسیارەکانی پێداچوونەوەی بەشی یەکەم پێداچوونەوەی گشتی کە 36 پرسیارە لە کتێبەکە و کتێبی خوێنکارەوەی کتێبی خوێنکاری لەبەردەستایە ئاگادار بێ. ئەم پرسیارانە شمولی تا ئێرەکە کە خوێنومانە بۆ ئێستا بێ بیخوێنین. جیازی بکە لە نێوان خێرایی بەهێڵ و گۆشە خێرایی. هەر یەکەی پێناسەکەی بنووسە خۆیەتی. خێرایی چییە؟ دلتا X لەسەر دلتاتی، لادانی براو لەسەر کاتی خایەنراو. بریتە لە لادانی براو لە یەکەی کاتدا. ئەی گۆشە خێرایی. تێگڕای کاتی گۆڕانی گۆشە لادانی تەنێکی خولاوە یان گۆڕانی گۆشە لادانە لەسەر یەکەی کات لەسەر گۆڕانی کات وەکو پێناسەی کەکەی لە کتێبی مامۆستاکراوە بریتە لە گۆشە لادانی براو لە یەکەی کاتدا تاڵ بەو شێوە پێناسەکە. ئەم پرسیارانە پێش تۆزێ باسم کرد لێرە نووسیومە پرسیاری 38. وتم لەسەر ئەم دوو تێبینیە و پرسیاری وەزاریە ساڵی نازام لەم ساڵانەیە هاتبووە بە هەڵبژاردن. یەکیان دەوری یەکەم هاتبووە ساڵەکەیم بیر نییە، یەکیان دەوری دووەمەرە و ساڵەش بوو، لە یەک ساڵ هەردووچیان هاتبووە. پرسیاری سێڵێ ئایا هەموو خاڵەکانی ڕەوڕەوەیە کاتێک بە دەوری تەورێکی جێگیردا دەخولێتەوە هەمان گۆشە خێراییانە بێت؟ وتمان بڵێ.
هەمان گۆشە خێرایان نەبێت چونکە هەمان گۆشەلادان ئەبڕن هەمان گۆشەلادان ێستا ABCD وەرە تا چقەکە تا ئێرە سێرکەی نزیک چقەکە جگە لە چقەی سێرکە هەمان گۆشەلادانیان بڕیوە وە لە هەمان کاتە کەواتە هەمان گۆشە خێرایانە بێ بڵێ ئەوە تەنێکی خولاوە ئاڵێ ئاگال لێبێ هەموو خاڵەکان